سەردانی هەر ناوچەیەکی گەشتیاری بکەیت دیمەنی بڵاوبوونەوەی پاشماوەی گەشتیاران دێتە پێشچاو کە بە درێژایی ڕێگاکان درێژ دەبێتەوە. بەشێک لە گەشتیاران لە پاش خۆیان پاشماوەکانیان کۆ ناکەنەوە، بەشێکی دیکە کۆی دەکەنەوە لە نێو زەرفێکی دادەنێن، بەڵام بەهۆی گۆڕانی کەش و هەوا و بوونی ئاژەڵی بێلانە دووبارە ئەم پاشماوانە بڵاو دەکرێنەوە و ژینگەی ناوچە گەشتیاریەکان پیس دەبێت. وڵا هەر یەک لێمە پیسەکەی هێندە زۆر نییە لە سەجادا جێبێڵین، هەمومان کردیم بە سەیران بە سارەدی، بۆیە ئەتوانین لەو خۆمانە بیبینەوە لە شوێنی تایبەت بەخۆی فڕی بدەین، نەکەوەی لە سەجاداکە ڕایگرن دوای بڵین ئەمە ئەرکی ئێمە نییە یان لەسەر شان ئێمە نییە، ئێمە تەنها نەمانە سەر بیکەینە زەرفێکەوە لە قەراغی جاداکە جێبێڵین، ئەمە ئەرکی تۆ نییە، ئەرکی تۆ ئەوەیە کە تۆ چۆن ئەم خواراکە خواردنە چۆن ئەم شتان بەکار هێناوە هەر لەسەر شانتە بیبێتەوە بۆ شوێنی خۆی، نەک لە سەجاداکە ڕایگریت و ئاژەڵەکان بڵاوی پێوکەنەما ئەرکی هەمومانە. وڵا کاکە من لە شاری کەرکووکەوە هاتووم بۆ ئەم سروشتە جوانەی قەرەداغ، بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە، بەڵام بەداخەوە ئیتر ئێمە فێر نەبووین ئەم سروشتەوە کۆماڵەکەی خۆمان بپارێزینەوە، هەمووی بە بەرچاو خۆتانەوە بینین دێن بۆ سەیران پاژماوەکان لێرە فڕێدەن، بەڕاستی شتێکی جوان نییە. هیوادارە مە کەس وەڵکو ماڵی خۆی سەری بکە، کەس لە ماڵی خۆی شتی پیس فڕێ نادا، با ئێمەش وەکو وڵاتەکان فێربوون وڵاتەکەمان پاک و خاوێن ڕابگرین جوان بێ. ئەمە سروشتێکی گەلێ جوانە، هیچی لە وڵاتەکانی تر کەمتر نییە و بەڕاستی شوێنێکی خۆشە و خۆم شوستە جوانی بۆماندانەوە با ئێمەش پارێزگاری لێ بکەین و بەدەستی خۆمان وێرانی نەکەین و پیسی نەکەین. دانیشتوانی گوندەکانی نزیک لە ناوچە گەشتیاریەکانیش گلەییان هەیە و دەڵێن فڕێدانی پاشماوەکان و بەتایبەت پاشماوە پلاستیکیەکان دوو زیانی هەیە، یەکەم پیسبوونی سروشتەکەیان و دواتر خواردنی لەلایەن ئاژەڵە ماڵیەکانەوە. وەڵی کاکە ئێمە ڕێز و سڵاومان بۆ ئەوانەیەن کە سەیرانەکەن و یەنە دەشت و دەرەکان و دەوری دیهات و مێهاتەکان بەڕاستی بەعسێکردەوەیان بەلای خەڵکەوە مەهموون و کردەویکی باش نییە، لەبەر ئەوە ئەمانە ئەچن پێمان خۆشەیەنە دەوروپشی دیهاتەکانمان یان مەنتیقەکەمان، بەڵام هەرچی پاشەرۆشی خۆیان لە نۆ مەنتیقەیە بڵایەکەنەوە جێڵن، بەڕاستی خەڵکی لادەکان گلەیی زۆریان لیان هەیە، نابێ بەو شێوەیە کە یەن حەقا پاشەرۆ کوشتەکانی خۆیان کۆکەنەوە هەم مەنتیقەکە جوانە بێ، هەم بۆ خۆشیان شتێکی جوانە و خەڵ ڕێزی زیاتریان لێگرێت. چالاکێکی بواری ژنگەش سەرڕای پشتڕاستکردنەوەی دیار دەکا پەیامی بۆ گەشتیاران هەیە و دەڵێ کارمەندانی ژینگە پارێز فریای پاکشکردنەوەی هەموو ناوچەکان ناکەون و پێویستە هاوکاریان بین. گومانی تیانێ لە هەرێمی کوردستانە بەداخەوە بەهۆی چۆنەڵێ بەردەستبوونیەکی زۆر پاژماوەکان لە سەیرانگاکان زۆرە بن، مەسلەی مادە پلاستیکەکان و بە فیڕۆدانی خۆراکێکی زۆر، ئەمانە ئەبنە هۆکاری ئەوەی کە ئەگەر برایانی ژینگە پارێزمان یاخود خەڵکانی دڵسۆز هەڵمەتی پاکردنەوە لەو شوێنانە ئەنجام نەدەن، گومانی تیانە هیچ سەیرانگایەکی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵێکی ترا بە کەڵکی ئەوە نایە کە خەڵکی وەکو گەشتیار ڕووی تێ بکات. هەرچەندە ئاستی هۆشیاری گەشتیاران بەراورد بە ڕابردوو بەرز بۆتەوە، بەڵام هێشتا کەم نین ئەوانەی کەمتر خەمن و هۆکاری سەرەکی پیسبوونی ژوونگە و شێواندی ناوچە گەشتیاریەکانن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناوچەی گەشتیاری قەرەداغ.